ئەمە وەکو دووەمین سمبۆزیەمی کۆلێجەکەمان هەستا دەربارەی ئەو حاڵەتە کلینیکانەی کە لە وڵات بەرزەکانە دروست ئەبێت. یەکێک لەوانە کە وەکو بڵێن ئێمە ئەسب هەیە، وەکو کۆمەلگا ئاگاداری کەوا لێرە ئێستا بە خێوکردنی ئاژەڵەکان بە تایبەت وەکو ئەسب، وەکو شێوەیەکی با بڵێن ئەسب سواری کۆمەلگا گرنگیەکی زۆر تایبەتی پێدا کە ئەو گرنگیە وای کردووە کە ژمارەی ئەسپەکان لە کۆمەلگاکەمان زیادی کردووە. بۆی ئێمە پێویستمان بە خەڵک نەبێت، بۆی ئێمە ئاسایشی خۆراکی خۆمان دابین بکەین. لەم چەند ساڵی دواییە هەستمان ئیشمان چییە بۆ هەین؟ چەرێز لەو قورسە سقارەکانی